ڕێزان سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین. بە خۆشحاڵیەوە بە یارمەتی هاوکارانم بۆ ئەم ئێوارەش لە بەرنامەیەکی تایبەت تا دەبین و میوانی ماڵەکانتان باس لە مێژووی ئەدەب و هونەر دەکەین لە شاری کۆیە. بێگومان دەزانین کە هەموو وڵاتێک، هەموو شارێک، هەموو ناوچێک خاوەنی مێژووی ئەدەب و هونەری خۆیەتی و کۆیەش یەکێکە لەو شارانەی کە هەر لە سەرەتاوە بە شاری ڕۆشنبیری و ئەدەب ناسراوە. کاتێک کە ناوی شاری کۆیە بەرگێمانەکەوێت یەکسەر حاجی قادری کۆییمان بیرەکەوێتەوە. مامۆستا وریە ئەحمەد میوزیسیان و نووسەر کتێبێکی نووسیوە بە ناونیشانی مێژووی گۆرانی و میوزیکی ناوچەی کۆیە. ئەمانوێت بزانین کتێبەکە باس لە چی دەکات و وردەکاریەکانی ناوڕۆکی کتێبەکە باس لە چی دەکات. مامۆستا وریە ئەم کاتە و باش. مامۆستا وریە سەرچاوم خۆشحاڵی مامۆستا وریەکەم ئێوارە بەڕێستان لەگەڵ ئێمەیان ئەمانە لەسەر کتێبەکە گفتوگۆ بکەین. هەڵبەت کە کتێبەکە باس لە مێژووی میوزیک و گۆرانی شاری کۆیاکات، ئەو پرسیارە لە لای ئێمە دروستە بێت مەبەستمان لە مێژووی شاری کۆیە کەیە و بۆ کەی دەگەڕێتەوە؟ بەڵێ، سەرەتا سپاسان دەکەم بۆ پێدانی ئەم دەرفەتە بە بەندە. کتێبی مێژووی گۆرانی موزیکی ناوچەی کۆیە باس لە زۆر شت دەکا کە پەیوەستە و پەیوەندیدارە بە گۆرانی موزیکی شارەکە. مێژووەکەشی دیارە لەسەر بەرجی کتێبەکەدا نووسراوە کە لە ساڵی 1850 زاین بۆ ساڵی 1950 زاینە، واتە مێژووی 100 ساڵی شارەکە باس دەکات. بەڵێ، کەواتە مامۆستا وریە با بچینە سەر ناوڕۆکی کتێبەکە، با بزانین گرنگی کتێبەکە یاخود ناوڕۆکی کتێبەکە باس لە چی دەکات. بەڵێ بەڵێ، دیارە وەکو باسم کرد، ینی ناوەڕۆکی کتێبەکە باز لە زۆر شت دەکات کە ئەو شتانەی پەیوەندیان هەیە بە گۆرانی موزیکی شارێکی دێرینی وەکو شاری کۆی زیندوو. بۆ نمونە مەسەرەن پێشەچی کتێبەکە هەیە کە بەندە نووسیومە، ئەنجا باسی کاروانسەرام کردووە. کۆیە دیارە هەتا ئێستاش لە بەرجی کتێبەکەشدا وێنەکەمان کێشاوە. ئەوە خانی گەورەی کۆیەیە کە لە کۆیە چەندین خان هەبووە لە کۆندا پێش ئەوەی ئۆتۆمبیل پەیابی ئەوانە. ئەوە کۆیە سەرڕێگای بڵێن ترانزێت بووە، وەکو بیرمەندی گەورەی کورد مەسعود محەممەد باسی دەکات کە کۆیە هەمیشە ینی شەوانە لەو خانانەی کۆیەدا گۆرانی بێژان و دەنگخۆشانی کۆیە لەگەڵ دەنگخۆشانی میوان کۆبووینەتەوە و پێکەوە پێشبڕکەیان کردووە لە گوتنی مەقام و غەزەل و مەقاماتدا. هەر یەکێک لەوانە مامۆستای نەمەرد مامۆستا عەلی مەردانە کە باسی کردووە بۆ هونەرمەندی کۆچ کردو عەدنان جەمال. دەڵێ ئەمن کە گەنج بووم لە کۆیە لەسەر لە خانێک دەخەوتم، خاوەنەکەی ژم بوو، ناوی فاتم بوو، ژنێکی هەتا بڵێ شۆخ و شەنگ و جوان و نازدار بوو. دەڵێ منیش کە گەنج بووم دەنگم چریکەی دەهات لەسەر بان هەتا بەیانی نەمدەهێشت خەڵکی شاری کۆی بخەون، چونکە ئەو کاتە خەڵک لە سەربان خەوتووە. دەڵێ ئەو ژنە بەبینمان بەبینی کاروانچەکاندا دەهات و دەچوو، ئەوەی قەنەی تێدەکرد، ئەوەی دیشلەمەی دەخواردەوە. ئیدی دەیگۆ ئەو ژنە هەست و هۆشی منی بۆ لای خۆی ڕاکێشا بوو. دوایش کە شعرێکی مامۆستا ئەحمەد هەردیم دیت بە ناوی فاتمە دووچاوی مەستەد، هەر بەیادی ئەو ژنە شەنگ و شۆخەی کۆیەوە ئەو ئاوازەم بۆ دانا. بەڵێ مامۆستا وریە، کەواتە بە بینەری راپۆرتێک بین لەسەر واژۆکردنی کتێبەکەت و پاشان گفتوگۆکانمان بەردەوامەکەین. لە کۆیە هەیە، بەڵام بڕۆ هەولێرە نایزانم، بڕۆ کەرکووت نییە. کاروانچیم کردیە لە بۆ ئەو مەبەستەش نەک هەر خەڵکی شاری کۆیە، گەلێک لە کەسانی ماندوو بوو لەگەڵم بۆ ئەو مەبەستە کە گەڕاینەوە بە ناچاری بۆ ناو شارەکان
لە پەروەردەی هەولێرێ ئەمنیان لە کۆیە دانایەوە جارێکی دی. لەو کاتەیدا کە من هێشتا زگورتی بووم، گەنج بووم، خاوەن خێزان نەبووم، فکرم لەوە کردەوە گوتم هەتا ئەو کەسانەی مانە لە ژیان با ئەوانە نەڕۆن و ئەو زانیاریانەی پێیانە لەگەڵ خۆیان بیبەنە ناو گۆڕ. بێگومان هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا کاریگەری بوو لەسەر ئەنجامدانی چالەکیەکان. شاری کوێ شارێکی زیندووە، کەم هەفتەیە چالەکێت و چەند چالەکیشی تیانە بێت. بەشی کتێبخانە گەشتەکانی کوێش لە دوای دەستپێکردنەوە بۆ وەرزینەوەی چالەکیەکانی ژمارەیەک چالەکی ئەنجامداوە لە کۆڕ و سمینار. ئەمڕۆژ کتێبی ناساندنی سەدەیەک مێژووی هونەری ئاواز و گۆرانی مۆسیقای ڕەسەنایەتی ناوچەی کۆیە بوو لەلایەن مامۆستا وریا ئەحمەدەوە کە موزیسیانێکی ناوداری کووردە. تیشی خسترایە سەر کتێبەکە و ناسێنرا و دواتریش دابش کرا. ئەم کتێبە تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی دەمانجێتەوە بۆ مێژووی سەدەیەک لە ساڵی 1950 بۆ ساڵی 1950 لە سنووری کۆیە گێڕانەوە و باسکردنی مێژووی ئەو ئاواز و گۆرانی و ڕەسەنایەتی کە لەو ناوچەیە هەبووە. بەڵێ مامۆستا وریاوە بینەری ئەو راپۆرتە بووین کە لەسەر واژۆکردنی کتێبەکەی بەڕێزتان بوو. جا هەر بەڕێزتان لە راپۆرتەکەدا ئاماژەتان بە ئەوە کرد کە لە کتێبەکەدا چوونەتە لای ئەو هونەرمەندانە یاخود ئەو کەسانەی کە ویستوتانە لەسەر ژیانیان بزانن هەتاکو لە ژیانە ماون. کەواتە ئەمە پرسیارێک لە لای ئێمە دروست دەکات. نووسینی مێژووی میوزیک و گۆرانی لە ناو کتێبەکەتە لەسەر هونەرمەندان بەپێی ناوبانگی و ناسراوی و بەرهەمەکانی هونەرمەندانە ڕوونکرد یاخود گرنگیت پێداون یان لەسەر تەمەنی ئەو کەسانەیە ڕاپۆی کتێبەکەت نووسینی کتێبەکەت؟ بەڵێ دیارە من ئەو کاتە کە بەڕاستی ئەو بیرۆکەیەم لۆ هات یعنی لە ساڵی 1975 کە ئێمە کاتێک پێشمەرگە بووین لە شۆڕشی ئەیلول و کاتێک بەداخەوە کە شۆڕشەکە هەرەسی هینە ئێمە هاتینەوە بۆ شارەکان. من لە کۆیە بیرم لەوە کردەوە بەڕاستی کە ئەو پیرانە لە ژنانی مەولود خوێن یاخود لە کاتی جوانە مەرگبوونی کەسێک گۆرانیان دەگوت و فرمێسکیان لە چاوی خەڵکدا دەباران، هەر لە شاعیرەکان، هەر لە دەنگخۆش و مەقامزان و هونەردۆستان، مۆزیک ژەنانی ئەو سای شارەکە وە زۆر شتی دیکە ئەو کەسانەی کە پەیوەندیدار بوون بە هونەری پیرۆزی گۆرانی موزیکی شارەکە هەوڵمدا بیان بینم و چاوپێکەوتنیان لەگەڵ بکەم. دیارە ئەو کارەش ینی ئاسان نەبووە. من بۆ خۆم دواتر لە هەولێرە دانیشت بووم، بەڵام هەموو جارە دەچوومە کۆیە هەر جارەی پەیوەندیم دەکرد و دەمتوانی لەگەڵ کەسێک لەگە بەڕێزێک دانیشم و ئەو چاوپێکەوتنانەشم لای خۆم ئێستا هەمووی تۆمارە. دواتر لە گۆڤاری ڕامان هەمومان بڵاو کردەوە، پاشان سوودمان لێبینی لەوەی کە بەکاری بینین بۆ ئەم کتێبە. مامۆستا وریا ئەو زانیاریانی کە لەسەر هونەرمەندان کۆت کردوێتەوە و لە کتێبەکەتە ئاماژەت پێدا و نووسیوتە هەمویان لە زاری خۆیانەوە گوێبیست بوویت و گێڕاونەوەیان بۆ کردو و تۆش نووسیوتە یاخۆت بەپێی بەدواداچوون بۆ ڕەنگە هەندێک هونەرمەند بەداخەوە لە ژیانە نەما بن پێڕانەگەشتبی بەوەی کە خۆیان ببینیت و لە نزیکەوە گوێیان لێ بگری چۆن بۆ ئەم زانیاریانە کە بەدەستی بەڕێزت گەیشتووە؟ بەڵێ وەکو باسم کرد ینی ئەوانەی کە لە ژیاندا مابوون توانیم زۆرێک لەوانە ببینم و چاوپێکەوتنی ڕاستەخۆیان لەگەڵدا بکەم و چاوپێکەوتنەکان ئێستا لای خۆم هەمووی پارێزراون و هەڵگیراون و دەبێ ئینسان ڕازگۆ بێ ئەوانەی وەکو باست کرد کە لە ژیاندا نەمابوون و فریایان نەکەوتین وەکو خۆتان دەڵێن چاوپێکەوتنیان لەگەڵدا بکەین سەرچاوەمان بەکارێنا. مەسەلەن زۆر خەڵکی کۆیە لە ئەدیب و ڕۆشنبیران و هونەرمەندان لەوانە مەسەلەن مامۆستای کۆچکرد و تایر ئەحمەد حەوێزی کتێبی مێژووی کۆیە، لەوانە بیرمەندی گەورەی کورد مەسعود محەممەد لە یەک کۆمەڵە کتێب و هەروەها
زۆر سەرچاو کتێبی دیکە کە ئێستا لە یادم نین ولا حتا لە ڕۆژنامە و گۆڤاریش کە شتێک باس کرابێ لەسەر ئەوانە مامۆسای گەورە کەریم شارەزا کۆچ کردو ئەویش بەڕاستی دەوری زۆر گەورەی هەبووە لە نووسین لەسەر گۆرانی موزیکی شاری کۆیە. مامۆستا وریا بەپێی ئەو بەدواداچوونانەی کە کردوتە بەپێی ناوی هەموو ئەو هونەرمەند و شاعیرانە یاخودە و ڕۆشنبیرانەی شاری کۆیە کە لە ناو کتێبەکەتا باست کردووە هیچ تایبەتمەندیەک هەیە لە میوزیک و گۆرانی و هونەری شاری کۆیە جای کاتەوە لەگەڵ میوزیک و گۆرانی شارەکانی دیکەیە؟ بەڵێ ئەوە پرسیارێکی جوان بوو زۆرم پێخۆش بۆ پرسیارت کرد چونکە بەڕاستی کۆیە شارەکە ینی بڵێن شاری کۆیە هەر لە زمانی حاجی بەکراغای قاسید کە شاعر بووە بابی ئەمیناغای ئەختەر بووەوە ئەمیناغای ئەختەری کوڕی ئەوانە ڕۆڵێکی زۆر زۆر گەورەیان هەبووە لەوەی دیوەخانەکانی خۆیان کردوتە مەڵبەندێک یاتی وەکو تیپێکی مۆزیکی ئەمڕۆ شەوانە گەنجەکانی کۆیان کۆ کردوتەوە هەتا دەڵێن کچیش لە ناو ئەو کۆرسەیدا هەبووە لەنا ئەو دەنگخۆشانەدا هەبووە خواردنیان و جلوبەرجیان لەسەر ئەمیناغای ئەختەر بووە هەموو گۆرانیەکانیش بە بەرباری سەرنج و دیدی ئەودا ڕۆیشتن خۆشی مەقامزان بووە. جا بەڕاستی ئەو تایبەتمەندی کە لە کۆیە هەیە نەک هەر من بڵێم خەڵکی کۆیەم و ئیدعای بۆ دەکەم و خۆی پێ هەڵدەدەمەوە نەخێر زۆرێک لەوانەی کە لە هونەر شارەزان دەزانن کۆیە هەندێک گۆرانی موزیکی لێیە کە لە شارەکانی کەرکووک و هەولێر نینە و سلەیمانی کە شارێکی نیسبەتەن بە هەولێر و کەرکووک نوێیە لەوێژ نییە. بەڵام ئەمن ویستم لەو نهێنیە بگەڕێم بزانم ئەو تایبەتمەندی کۆیە گۆرانی موزیک و مەقامی کۆیە لە چێوە هاتووە لە چێوە سەرچاوی گرتووە ئەنجا ئەوەی کە کتێبەکەم بەوردی بخوێنتەوە تێدەگا هەتا ڕادەیەک کە بە درێژی باسی ئەو مەسەلانەم کردووە. بەڵێ بێگومان مامۆستا وریا هەر بۆ پشڕاستی ئەوە بێگومان میوزیکسیان و هونەرمەندان و شاعیرانی شاری کۆیە ئەتوانن زیاتر پشڕاستی ئەوە بکەنەوە کە شاری کۆیە گرنگێکی زۆری بە ئەدەب و میوزیک و گۆرانییاوە بە ئێستاشەوە کە ئێمە ڕۆژانە جێگەی دەستخۆشیە جێگەی دڵخۆشیە کە ئەیان بینین راپۆرتەکان هێتەوە بەردەستی ئێمە چالاکی زۆر زۆریان هەیە هەرچەنێکە ڤایرۆسی کۆرۆنا هەیە بەڵام بەپێی ڕێنمایەکان ڤایرۆسی کۆرۆنا نەیتوانیەوە ڕێگر بێ لە بەردەمیان و چالاکی بەردەوامیان هەیە هیوای دەستخۆشیە هیوای بەردەوامیان بۆ خوازین. مامۆستا وریا باسی ئەوەت کرد لە قسەکان تا کە لە ناو کۆڕ و کۆبوونەوە دانیشتەکانە خانمانیش بوونیان هەیە کەواتە ئەو پرسیارەی لەلا دروست کردم وەکو لە کتێبەکەتە ئەگەر باست کرد بە یاخود ئاماژەت پێدابێت ڕۆڵی خانمان چی بۆ لە مێژوو و بەرەو پێشچوونی ئەدەب و هونەر و گۆرانی لە شاری کۆیە؟ بەڵێ ینی ئەو قسەی طبعاً کە من جێم لێ بووە لە کتێبەکەشدا نووسیتم هەر ئەوەندەیە بەداخەوە ینی بە درێژی باز نەکراوە ینی ڕۆڵی ئەو خانمانە لە سەردەمی ئەمیناغای ئەختەر لە دیوەخانەکەیدا بەس باسی ئەوە دەکات دەڵێ لەگەڵ برایەکانیان لەگەڵ کوڕەکان لەگەڵ دەنگخۆشەکان کچیش هەبوونە ژن هەبوونە لە ناو ئەو کۆرسو ئەوانەدا بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی کۆیە بکەین یعنی ئەمن فەسڵێکم تەرخان کردووە بۆ ڕۆڵی ژن وە کچ لە شاری کۆیە بەوەی کە زۆر ژن لە کۆیە هەنە مەشهورن ناودارن لە بە مەولود خوێنی کە مەولود خوێنی زۆر چاک بوونە و تەنزیلەکان دەنجیان زۆر خۆش بووە کە گۆرانیان گوتووە و هەروەها ژنمان هەبووە بۆ نمونە کافیخانی مەلایەن کە ئەو ژنە لە کاتێکدا کە مەلای گەورەی کۆیە کۆچی کردووە لە ساڵی چلەکان ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە کە بە پێوە شینی کردووە لە خۆی داوە و گۆرانی گوتووە ئەو ژنانەی دەوروبەری هەمووی ینی سەرسام کردوونە بەو گوتن و بەو دەنگە خۆشەی و دەیان ژنی دیکەی ئەوە کە ئێستا لە ناو کتێبەکەمدا هەنە ناویان کە زۆر ناودار بوونە و مەقامیان زانیە بڵێن دەنگخۆش بوونە مەقامزان بوونە بەڵێ.
مامۆساوریە کتێبەکەی بەڕێستان ئەتوانرێت تەنها وەکو کتێبێکی مێژووی گرنگی پێ بدرێت و بمێنێتەوە یاخود ئەتوانین ئەم کتێبە مێژوێ بکرێتە منهەجی خوێندنەوە و سوودی لێ ببینرێت هیچ بیرتان لەوە کردوتەوە یاخود بەدنیازن وای لێ بکەن؟ لەبەروەی کتێبەکە ڕاستە کتێبێکی مێژوویە باز لە مێژووی 100 ساڵی شارێک دەکا لە شارەکان لە شارەکانی کوردستان بەڵام ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەن شارەکانی دیکەش گرنگی بدەن هونەرمەندان هەر کەسە شاری خۆی مێژووی شاری خۆی بنووسێتەوە ئەوانەی وەکو شاری کۆی شاری دێرینن ئەو کاتە دەکرێ ینی لە هەموو ئەوانە کتێبێک دروست کرێیان مەنهەجێک دروست کرێ و لە پەیمانگە و ئەو شوێنانە لە کۆلێج بخوێنرێت. زۆر باشە مامۆساوریە ئێمە گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێستا کۆتایی پێهات جاگەر شتێک ما بێت من باسم نەکرد بێ ئیزافەیەک بۆ درێژەدان بە قسەکانت بتەوێ بیڵێ فەرمونون. زۆر سپاست دەکەم وڵا ئەمە تەبعەن زۆر شتمان باز نەکرد چکە لە خۆزانی کتێبەکە 420 لاپەڕەیە 420 لاپەڕە یەکجار زۆرە مەسەلەن پێم خۆشەوە ئەگەر بە کورتیژی باسی هەندێک لەو فەسڵانەی دیکە بکەم ئەگەر مەجال هەبێ پێم خۆشە. سپاس دەکەین ئەگەر بە کورتی ئاماژەی پێبیت. باشە. مەسەلەن بۆ نمونە هەندێک گۆرانی کۆن و تایبەتمەندی شارەکەم باس کردووە بۆنەکانی ئەو سای گۆرانی گوتن لە کۆیە لە چه بۆنەیە گۆرانی گوتراوە سایەچیەکانی کۆیە ڕۆڵیان لەم بوارەدا بە تایبەتی لە مانجی ڕەمەزانان وەکو هۆڵەکانی ئەمڕۆ بووە گۆرانی بێژانیان داوت کردووە بۆ شارەکە شەوانی ڕەمەزان بەدەم سین و زولفانەوە سین و زەرفانەوە گۆرانی گوتراوە هەتا نیوە شەو تەچیەکانی کۆیە و دەروێش و غەزەل خوێنانی ناو تەچیەکان گۆرانی شایی لە کۆیە سەرچۆپی کێشراوە و گۆرانی لەگەڵدا گوتراوە بۆ 3 شەو و 3 ڕۆژیان 7 شەو و 7 ڕۆژ ئەو کەسە بە ڕێزانەی زانیاریم لێوەرگرتوون و برایان و خوشکانی جوولەکە و دیانەکانی شاری کۆی ڕۆڵیان لەم بوارەدا لە کۆتاییشدا سەرنج و تێبینیەکانی خۆم کە نووسیوە لەسەر ئەم بابەتانە. زۆر سپاس بۆ مامۆساوری ئەحمەد بەداوای لێبوردنەوە ئەبوو کاتی زیاتر هەبێ بەڵام کاتی پرۆگرامەکەی هەر ئێمە هەر ئەوە نەبوو. سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە هەولێری خۆشەویستەوە لەگەڵمان بووین. مەڵێ گروپی دەفی کامەوە بە کۆنسێرتێک یادی 7 ساڵەی دامەزراندنی گروپەکەیان کردەوە. گروپی دەفی کامۆ لە ساڵی 2013 دامەزراوە و سەر بە بەڕێبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری گەرمیانە و ئەم کۆنسێرتە لە هۆڵی هونەری کەلار بەڕێوەچوو. Yeah.
ئەم کاتتان باش گروپی دەفی کامۆل لە گەرمیان کە تاکە گروپی دەفە لە سنوورەکە دابوونی هەیە ماوەی 7 ساڵە دامەزراوە و ئەم گروپە لە ماوەی 7 ساڵ ڕابردووە توانێتی کۆمەڵی چالاکی هوەری بە تایبەت خۆی پێشکەش بکەوە لەو فیستیڤالانەی کە لە گەرمیانە ئەنجام دەدرێت و فیستیڤالە هوەریانە ئەم بەشدارێکی کارێ هەبووە لە ئێستادا 7 ساڵ بەسەر ئەو دامەزراندنی و گروپە تێ بڕێت بۆ یادی 7 ساڵی دامەزراندنی گروپەکەیان یادیان وەرزراگرتووە کە ئەم یادە بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هوەری گەرمیان بەڕێوە دەچێت و لە ئێستادا من میوانێکم لەلایە بەڕێز سەربەست ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هوەری گەرمیان مامۆسام کاتان باش ئێوە چۆن هاوکاری ئەم کۆنسێرتتان کردووە و ئەتانەوێت لە داهاتووە پرۆژە هوەریەکانی ئەم گروپە چۆن هاوکاریان بکەن. زۆر سپاس بۆ بەڕێزە دیارە ئەمڕۆ گروپی دەفی کامبۆیەکی لە گروپە چالاکەکانی گەرمیانە کە سەر بە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هوەری گەرمیانە کە کارەکانی ماوەی 7 ساڵە زۆر بە باشی ئەنجامی داوە سەربارەوە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هوەری گەرمیان لە ماوەی ئەم ساڵدا چەندین چالاکی جاجای کردووە بۆ هەموو ئەو گروپانەی کەوا کارن من کاری باشەکان و داهێنانی باشەکەن لە بواری شانۆ سینەما مۆزیک شێوەکارە سەرباری ئەوەش کە ئەم گروپانە لە کەلار و خانەقین و باوەنەر و ڕزگاری و زۆربەی سنوورەکانی ئیدارەی گەرمیان سەر بە ئیدارەی گەرمیان ئێمە هاوکاریانین هەر کاتێک کارێکی باش بەرهەمێکی باش بێتە بەرهەم ئێمە بۆ پەڕی هەوڵدان و کارکردن بۆیان هەوڵەدەین بە باشترین شێوازە بەرهەمەکانیان نمایش بکەن و چاودێریانەکەین و ڕێنمایشیانەکەین بۆ بەرهەمی باش بۆ ئەوەی کە هەر کارێکی باش هەر بەرهەمێکی باش ئێمە دڵنیاین لەوەی کە بینەری باشێ بێ. مامۆستا جگە لەم گروپی دەفا هیچ گروپێکی میوزیک هەیە کە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هاوکاری ئێمە چەند گروپێترمانێ لە کفری لە خانەقین لە کەلار لە باوەنور گروپی مۆزیکن گروپی زۆر چالاک و زۆر باشن هەچەند ئەم بارودۆخی قەیرانە ئەم بارودۆخیکەوە بەشی هوەریش هیچ لەو حاڵەتانەی کۆمەلگا کەمتر نییە کە تووشی ئەم قەیرانە هاتووە و بەدواخەوە ئەم نەخۆشیش کە نەخۆشی کۆرۆنایەش بێتە هۆکارێک بۆی کە کارەکان تۆزێک خاو بکاتەوە یان ڕێگری بێ بەڵام هەموو کات ئێمە وتمانە هوەر بۆ خۆی هەناسەیەکە بۆ ژیان. چالاکی هوەری سەمای پەنجەکان کە لەلایەن گروپی دەفی کامەوە لە یادی 7 ساڵی دامەزراندنی گروپەکەیانە پێشکەشیان کرد یەکێکە لەو چالاکیانی کە لەم ماوەیە لە گەرمیان زیاتر دەبینرێت چونکە پێشتر لە ماوەی ڕابردووە بۆی قەیرانی دارایی ئەم چالاکیانە کەمتر دەبینران بەڵام ماوەیەکە گروپە هوەریەکان و گروپەکانی تایبەت بە شانۆ چالاکیەکانیان لە گەرمیان و بەتایبەت لە هۆڵە هوەریەکانی کەلارە بەچڕی دەبینرێت ئەمە ئەوە دەرەخات کە هەرچەنە قەیرانی دارایی هەبێت بەڵام هەواداری هوەر و ئەوانەی کە هوەردۆسن و شانۆکاران هوەرمەندان هێشتان لە بەردەوامن لەسەر کارەکانیان بەڵام هەرچەنە ئاستەنگیان بۆ پەیدا بووە لە ماوەیە وەکو جێگری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هوەری گەرمیان ئاماژەی پێکرد لەسەر ڕێی هەموو ئەمانە چالاکی هوەریەکان لە گەرمیان بەردەوامی هەیە و تاستنی چالاکیش ئەوەیە کە ئاماژەم پێدا کە لە یادی 7 ساڵی دامەزراندنی گروپی دەفی کامۆ لە هۆڵی هوەر لە کەلار چالاکیەکی هوەری بەڕێوەچوو. بەڵێ هیوای سەرکەوتن بۆ گروپی دەفی کامۆ و سپاس بۆ هاوکاریشمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە و پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن ئاسوودە بن.